سڵاو دیاردەیەم جارەمان بەداخەوە جارێکی تر دیاردەیەکی ژینگەی ناشرینە بەڵام ئەم جارە باسی پتوو و پلاستیک و دایبی و پاژماوەی سەیران و ئەم شتانە ناکەین چکە زۆر باسکرا و لە ئازال تا ئێستا شەر وەکو پێوی چارەسەر نەکراوە. ئەم جارە باسی تێکچوونی ژینگەی بینی نەکەین. یعنی ئەتوانم بڵێم ئەگەر تۆزێک ئەدەبیانە پێشەکێکم داڕێژم ئەتوانم بڵێم دیوار لە وڵاتە زۆر زۆر بێقیمەت کراوە کە لە کاتێکا لە هیچ شوێنێکی دنیاوانی بەشێک لە هاوڕێکانم لە سۆشیال میدیا کە سێرچم بۆم بەرنامەیە کرد هاوڕێی ئەزیزم هونەرمەند دیاری قەراقی شتێکی جوانی نووسی بوو یعنی بە سوودفا تەری بوو لەگەڵ کاتیم بەرنامەیە یعنی شانامەیەکی جوانی بەسەر دیوارە لە وڵاتان نووسی بوو یعنی سیرەکەی دیوار لە وڵاتە میزی پیاکرێت دیوار لە وڵاتە بێڕێزی بەرامبەرەکرێت دیوار لە وڵاتە ئەنوا و ئەشکال ڕسمی سەرکردەی پیا هەڵەواسرێت بەبێ هیچ بەهایە کشتی لێ ئەنووسێ ینی بە نمونە ئەمە کۆمەڵێ نمونەیە ئەمە بە ئەتوانم بڵێم ینی بە پانتایی 5 متر بە 5 متر نووسراوە لە حیمی سەفەری ئەمە لە دیوار و دەرگایەک نووسراوە هۆش 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 ینی ئەمە بۆ کڕین و فرۆشتنی خان و ئەمە لە دیوارێک ینی دیوار لە وڵاتە بەداخەوە لە بەرەوەی کە وەکو پێویست سوچێکی ئازاد نییە بۆ خۆشەویستی لێرە نووسێتی بە گەورەی تاقانەکەم یعنی ئەمە هەر لەسەر دیوار نووسراوە کەرە ڕای مەگرە ئەمە بە عەرەبی نووسراوە حەبوتی کەبوتی یعنی ئەمانی کە ئیبینن هەر هەموو یەک پاکێجن لە بێڕێزیکردن بەرامبەر دیوار خەمەکە ئەوەیە کە ئێستا ئێمە بەرنامەمان دروست کرد لەسەر ئەم بابەتە کە ئەمانی کە پیشانمانان هەندێک خەڵکی لابەلا ئەم شتانە هەنووسێ بەڵام خەمەکە لەوەیە کە بەشێک لە بەڕێوەبەراتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش و بەشێک لە کۆمپانیاکانیش بەشێکن لەم هاوکێشەیە بە نمونە سەیرەکەی فەرمانگەی ئاویەت ئاوەکە و نەبەستووە بە یەک پامپ سپرا یەک زەرب لە دیوارەکە تایاڵێ زەحمە نەبێبی بەستە سەیرەکەی فلان شەریکەی ئەنتەرنێتیە ئەوێ ئیشتراکە لەگەڵا بکە زەربێکی لە بەردەرگاکە داوە بارحاڵ ئەم ژینگەیە دەستی هەر هەمومانیتایە کە ناشرینمان کردووە هیوادارم دوای ئەم بەرنمەیە بە گەورە سیر بکرێت بە خۆشحاڵیەوە بە میوانناری ڕایزم ناکۆ محەممە جێگری بەڕێوبەری پۆلیسی شارەوانی لە شاری هەولێر بەخێربێت زۆر سپاس خانم لێلافخان لێلاف سەمیر ئەزانم ناوەکەت پێوتم لێلافخان چالاوکان جەنابیشە بەخێربێت ئەرکی کێشە دکتۆر عیزەدین ئەحمەد هەم دەروونناس هەم وەکو مامۆسای زانکۆ لەگەڵمانە لەگەڵ ئەو پەڕی خۆشحاڵیمانە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا مەزەری خالقیش وەک میوانێکی نوخبەی لەم بەرنمەیە بە پرسیارێک گەورەمانەکات و سەرنجی خۆی لەسەر ئەم دیاردەیە دووبارە بەخێر بێن ئەرێکتان کێشە لێرافخان با لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەم دیاردەی کە باسمان ئەم پێشەکەی کە باسم کرد ئەی هێنا بەرنامۆشتی لەسەر بکەین لە ڕاستیە زۆریش پێویست بوو ئەم پرۆگرامە بکرێت لەبەرەوەی ئەگەر لە بابەتەکە نزیک بینەوە تەنیا ئەوەندە نیە ئێمە دیوارێک پێست دەکەین بابەتێکی زۆر گەورەتر لە خۆی دەگرێت ئەویش پێ دەوترێت ژینگە پارێزی باشە کە ئەوە بابەتێکی زۆر 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 گرنگە کە ئیمڕۆ لەوانەیە کەمێک بوو بێتە جێگای باس بەڵام بەداخەوە هەر لە سەرەتادا جەنابیشت باس کردەوەی کە ئێمە باسی زبل و خاشاک بکەین بەڵام زۆر شتی زیاتر هەیە کە ئێمە دەبێت باسی بکەین کە لە بڵین لە بواری ژینگە پارێزیەوە کە دەبکرێت دەختی بکرێتە سەری پیسکردنی دیواریش بەشێکە لە پیسکردنی ژینگە کە ئێمە ڕۆژانە دەیبینین دوولایانی لێ دەکەوێتەوە وەکو ئێمەی کە وەکو خەڵکێکی ئەتیادیم سەرکەین سەری ئەو شتە بکەین لایەنێکیان ئەوەیە کە ئەم خەڵکە بزنسێکی هەیە ئیشێکی هەیە کە دەیوێت خەڵک مشتری بۆ خۆی پەیدا بکە کە دەیوێت ناوەکان بنووسە لەوانە زۆربیان هەبوو کە دەڵێ وەستای سپلیت وەستای هەفارە وەستای فلانە شت کە دەیوێت مشتری لە ڕێگای ئەوە بۆ خۆی پەیدا بکە لایەنێکی دیکەی ئەوەیە کە ئێمە ڕۆشنبیری ئێمە بەرامبەر بە پیسکردنی ژینگە و بەرامبەر ئەو بەرپرساری کە هەمانە بەرامبەر بە وڵاتەکەمان ئەو لایەنێک کە خەڵک ئەو ئاستەی کە ئەوەندەی هەیە لە بەرەوەی ڕێگا چارەیەکی دیکەی نییە کە بتوانێتن ئەو شتانە مەسەڵەن بگا بە خەڵکە کە مەسەڵەن بۆ نمونە گەرمە جیاوازێ بکەین ناوی وڵاتەکان بێنم
لە چەند وڵاتی دیکە وەزارەتی شارەوانەیە یاخود هەر شارەکە خۆی وبسایتێکی هەیە کە من دەتوانم هەموو وەستاکانی ئەو وڵاتە ئەکسسی بۆ هەیبێ ئەتوانم هەرچی دکتۆر ئەتوانم تەنانەت ئەپۆینتمنت موعدیان لە وەرگرم لە حاڵەتێکا لێرەدا ئەوە وجودی نییە کە بۆتە ئەوەی کە خەڵکەکە ئەو هەڵە بقۆزنەوە بەرەڵاییە ئەو هەڵە بقۆزنەوە لەو بەڵێ ڕێکلام بۆ خۆی بکەن دومیشان سەلیقەی ڕێکلامکردنمانە بەداخەوە ئارت یاخود هونەر بۆ شێوەیە احتیمامی پێنەدراوە کە خەڵک بتوانێتن سەلیقەیەکی جوان بەکاربێنێت لە ڕێکلامکردنی بڵێن هونەری جادە ئەو کۆمپانیانی ڕێکلامیشکردنیوێکی تریش دیوێکی تریش ئێمالی حکوومەت نییە ئەمەش لانی دووەم کە دەمویست باسی بکەم حکوومەت لێردا بەرپرسایەتی گەورەتری لەسەر ئەستۆیە ئەوەشانەوەیە کە ئێمە دەبینین لە هەموو وڵاتەکانیش بەو قۆنەغەدا ڕۆشتونە کە مرۆڤەکان هەر ئەوە سروشتی خۆمانە ئێمە تاکو شتێک لەسەرمان ئیسپات نەکرێت تاکو جەزایەک لەسەرمان ئیسپات نەکرێمە ناتوانین ئەوەش لە ڕێگەی قانونەوە دەکرێت بۆ نمونەیەکی زۆر بەسی دەدەم مەسەلاً لە وڵاتی ئیمارات فرێدانی بنشت لەسەر عرز 500 درهمە کە دەکات $120 لە جادەی ئەتیادی ئەگەر بێت و بەراوردی کرد لەسەر جادەیەکی عام بێ لەوانەیە بگاتە $500-600 ئەوە کە پێی قانونی پێ دەرچۆ ینی مانای ئەوە نیە ئەوان لەوانەیە لە ڕۆشنبیرتر بن لە ئێمە بەڵام هەر شتێک کەوتە بواری ئەوەی کە ببێتە قانون ببێتە ئەوەی کە مەسەلاً یاسایەکی پێدەوت دەربهێنرێت و بە دواسوونی پێ بکرێت خەڵکەکە ئۆتۆماتیکلی دەکەوێت ئەوەی کە بتوانێت ڕێزی ڕاستە بەڵام هەمومان ئەگەر کەم تا زۆر سەفەری دەرەوەی کوردستانمان کرد بێت سەفەری ئەمریکا و ئەوروپا ئەوانەمان کرد بێت بەشێکی زۆر لەو دیوارانە ئەبینین کە بە ئارتی زۆر جوان ڕازێنراوەتەوە بەشێکیان پەیوەندی بە ڕاپەر و ئەو جۆرە لە ئارتکردن و ئەوە هەیە یعنی کە تاتویان لەسەر دیوارەکان کردووە ینی بە شێوەیەکی زۆر جوانە ئەوانە لە دەرەوەی کوردستان بە یاسا تەنزیم کراوە ینی بە یاسا ڕێکخراوە ئەویشیان هەر شتێک کە داخلی ببێتە داخلی سنووری دەستکاریکردنی هەر بەشێک بێت لە شارەکە کە لە ژێر کۆنتترۆلی تۆدانیا ئەوە موافقی شارەوانی دەبێتن ئەوە یەکەم لایەنیانە تەنانەت هەر ئارتێکە دەکرێت و لە عینی وەختیشا کەنانێت ئەگەر بتەوێت هەر نەوە ئارتێکیش بکەیت تەنانێت ئەو ئارتش پێویستی بە موافقەتی حکوومەتی یاخو شارەوانی ئەو شارە هەیە دەستخۆش دکتۆر ینی بۆچی گەنجێک داخی دڵی عاشقەکەی خۆی لەسەر دیوارێکە ڕژێ و ئەنووسێ تاقانەکە طبعا ئەوە تەفسیرێکی جیاوازی دەکرێت لە بیدایەت لە ئەسڵی مەسەلەکەیەوە دەست پێ بکەین طبعا شەرنی ئەو کەسێک کە نووسی تاقانەکەم عاشق بی لە زانیاری زاروەیە کەسێکە مەسەر مەزموعە گەنجێک لە شوێنی دەڕۆن ڕستەیەک یان شتێکی منە سەر دیوارەکەی بینیتی کۆمنتی ڕەفیقەکان لەسەر ئەو نووسینە جێی سەرنج بۆ مەسەلەن بوویتە بابەتێک سەرنج جێی سەرنج ها و بابەتە وای هەم فلانە کەسی نووسیە ئەوە هانی دەبچێش هەمان شت بکاتەوە یعنی مەرزنیە کەسەکە خۆی عاشق و شتێک کردبی یان مراهقەکە بەس ئەوەندەیە مەسەلەکە چاودێکەریە دووەمیان دیوەکەی تر کە ئەگەری ئەوەی هەیە کەسەکە فعلەن هەست و سۆزێکی هەبی بەڵام ناتوانین دەری ببڕی دەچی لە دوای دەگەڕێت دوای شتێک دەگەڕێت کە لە بەرچاوی ئەو کچەیە کە خۆشی دەوێت یاخود کەسێکە لە بەردەگای مەکتەبێکی کچان نەچی شتەکە دەنووسێ بەس فیسەبیلی ئەوە برێها من ئەو شتم کرد وەک سەلماندنێکە بۆ ئەوەی هەردوو دیوەکەی قسەکەی لێلافخانی شەر ئەوەیە کە ینی چۆنەڵی ئاسانترین ڕێگە و بێقیمەترین ڕێگە و سوکترین کاڵا بۆ ڕێکلامکردنی هەرچ هەستێکە لە دڵمانایتە ڕێکلامی بازرگانیە ڕێکلامی جستەیە یان سەرخۆشێکە یان چوزانم دیوارە لە وڵاتە لە بەرۆی کە دیوار بێساحێبە شتێشتر هەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە بابەتێکەیە پێی دەگوترێت سایکۆلۆژیای سەلماندنی ڕووداو بە معنای چی؟ بە معنایە تۆ گەر حتا گەر نمونەکە لە بۆ خەڵک ئاسانکەینەوە کاتێک کە تو معاملێک دەکەیەوە دەبینی شیتێک دەبڕێتە خەڵکەکە بینەها و معاملێک کراوە خەڵکەکە بزانێەوە معامل دەکرێتەوە ئەو گەنجە بۆ ئەوەی خۆشەویستەکەی خۆی یاخود ئەو سۆزەهەیەی بە خەڵک نیشان بدات بە دیاری بێخێت سداکە لە شوێنێکی زۆر زەق لە شوێنێکی زۆر مخالیف لە شوێنێکی زۆر نابەجێ دەچی دەینووسی مەسەلەن لەسەر دیواری مزگەوت دەنووسی خۆشم دەوێت کە ئەو شتە لە لایمەوە شتێکی قبولکراو نییە یان لە ژێر پردێکان لە شوێنێک دەینووسێت کە ئەسڵەن ئەوە شوێنی ئەو قسانە نییە لەبەرچی لە بەردەوەی خەڵکەکە چکە سەرنجی دەداتێ دەرێ ئەوە چیە نووسرایە ئەو دەدەستە لای ڕەفیقەکان من ئەو کارم سوچی چێ ینی ئێهمالی حکوومەت نییە کە ئەم خەڵکاوە تەسەڕوف بە دیوار و دار و بەردەوە کات و خۆی ئەگە بینەوە سەر برین حکوومەت لێکسەرەوە ڕەنگە معادلەکە ڕاست نەبی خۆی پرۆسەکە بەس حکوومەت نییە پرۆسەکە لە خێزان دەست پێ دەکات باشە بەڵام وەکو لێلافخان باسی کرد هەموو شتێک بە یاسا چارەسەرەکەیانی ئەگەر بۆ نمونە من ئێستا لەگەڵ ئەبێ بە 65 سیارەکەم بیری غرامەی
کامێراکەمە ینی ئەگەر منیش ئەو کەسی کە پمپەکە ئەگرێ بەدەستەوە ئەگەر ینی بۆ نمونە ئێمە یەخسای هەندی وڵاتمان وەرگرتووە لە وڵاتی چۆک و بەریتانیا ینی میسکردن بە دیوارە 80 پاوەند ڕامەیەتی مەسەلەن تێگەی بەڵام ئەگەر حتا مەستێکیش بێ میزێ بکە بە دیوارێکا لە کوردستان ئەگەر بیری غرامەکەی هەبێ و بزانێت لە دواوە پۆلیسێ پژملی ئەگرێ و غرامەیە کات هۆشیێتەوە ئەو قسە ڕاستە لە نقطەیەکە بەڵام لە نقطەیەش ڕەنگە لەگەر متفق نەبم باشە ئەوەی کە لەگەڵم متفقنین با دوای ئەم پاکێجە پێم ئۆکێ باشە پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە با بینەربی فەرموو ئەمە شتێکی زۆر ناشارستانی هەیە جوان نییە هەنێ وتەی ناشرین شتیان نووسێ ئەوە ڕنگدانەوەی و نیشاندانی سیمای ئەو شارەیە تۆچی بەو شێوەیە تێکێدەی بەو شێوەیە ناشرینیەکەی زۆر کارێکی جوان نییە ناخۆشە. خۆبەی و کۆمپانیا و ڕێکخراوانە بدەن کە ڕێکلامەکانی ئاسەر دیوارەکان و شوێنە گشتەکان بە بۆیاخ تەبعەکەن و ئەنووسن پێش هاتوان لاوانە دەست پێ بکەن و سزای ئەوان بدرێ و ڕێنمایی و سەقافەت بڵاو بکرێتەوە ڕۆشنبیری هەوڵاتی بڵاو بکرێتەوە ئاماژەی پێ بکرێت کە دیاردەیەکی ناشرینە هیچ پێویست ناکاتەوە لەسەر دیوار ڕێکلام وشتی نەشیا وشتی نەگونجاو بنووسی بۆ عایلە مرۆڤ زڤریتەوە و بۆ پەروەردێ چونکە ئەکەم بێژین بۆ حکومەتێ زڤریتەوە حکومەت کە ئەجووتنە کاتێ دەنگدان دێت یاخود هەر شتێکە نمونەی وڵاتەکەمان بێت بە قوتابخانەوە یاخود بە نەخۆشخانەوە بچرێتەوە ئێتر ئەو نەشەراتانی کە ئەکرێت بە قوتابخانەوە بە نەخۆشخانەوە ئەعلانەکەی بۆ ئەکرێت شتێکی ناشرینە ڕاستی دیۆردەکە گەلێکە کرێتە ئەڤەشت سفرتم بۆ کێمتر خەمیە جێن شوولەژێ و پۆشیکە و پۆشکەفتنەوە مەلەت یانکو جڤاکی بە کورتی لێ لە ئەفغانستانمە لای حکوومەت بە کورتی پێم بڵێ هەستە چی بووکە ئەو بێڕێزیکردنەوە بینی بەرامبەر ئەو هەموو دیوارەیانی بە تایبەت دیواری مەکتەبە ینی زۆرتر وەکو یەکێک لە لەو بەڕێزانەوت ینی بە نەخۆشخانە و مەکتەبەکان زیاتر نووسێن لە بەرۆی لە هەموو دیوارێک بێ ساحێبترە ڕەنگەگەر لە دیواری من بنووسن خۆم لەو دیۆ ئیجرعاتێ بکەمەوەمانە بەڵام دیارە مەکتەب و نەخۆشخانەکان بێ ساحێبن بۆیە ئاوا دیوارەکان بووە بە لافیت لە دوو لاوە بیرم لێ کردەوە لایەکیانەوە بوو کە ڕۆژانە لەسەر جادەوە دەبینم بەڵام ئەو هەستەی نەبوو کە لەسەر شاشە دەیبینی ئەوە وڵاتەکەی تووە بەو شێوە دیوارەکە بەو شێوە بێڕێز جەنابە لە دەرەوە بوو ئەگەر ڕەفیقێکی بیانیت لەگەڵا بێ چۆنی ڕێک ئەو هەستم بۆ دروست بوو کە چکە لە شاشەوە بینیم ئەو شتا لە لایکی تریشەوە ئەوم بینی کە مناڵەکەی من لە ماڵەوە لەوانەیە لە مەکتەب ئەو قسە نەشیاوانە دەبینێت دەیخوێنێتەوە تازە فێری خوێندن وە دەبێت چ هەستێکیێ بێت چی فێر دەبێت ینی بەرپرسیارەتی من چی دەبێت لەو لانەوە هەم لە ڕووی پەروەردەیەوە ڕاستە لە ڕووی پەروەردەیەوە دایک و باوک لە ماڵەوە دایک و باوک لە ماڵەوە چۆنەڵی خەریکی بەرزکردنەوەی ڕەوشت و ئاستی زمانی مناڵەکەیەتی مامۆساکان لە ناو خوێندنگەکە بە هەمان شێوە بەڵام ئەم مناڵەکەیەتە دەرەوە لەسەر دیوارەکەی نووسراوە کەرە خۆڵ نازانی چی بۆ شەرحکەیت چی بۆ شی بکەیتەوە و لایەکی تریشەوەی کە دەبینی بەڕاستیەوە وڵاتەکەی تۆ بەو شێوەیە دیوارەکەی بەڕێزی پێکراوە حکوومەت چیتان کردووە بۆ ئەو یعنی ئێمە هەر ئەوەمان لەسرە پێشکەشی بکەین دیاردەکە خانم ئەوەی لەسرە معاناتی خۆی دەربڕێ مامۆسا ئەوەی لەسرە بەڵام ئێوە حکوومەتن دەمانچەتان پێە ڕوتبەتان هەیە بەڕێوەبەرایەتێکی گەورەتان هەیە هێستان هەیە جیهەتی تەنفیزین چیتان کردووە بۆ قەڵاچۆکردنی یا بۆ کەمکردنەوەی ئەو دیاردێ بەڵێ سەرەتا بەر لەوەی کە جوابی پرسیارەکە جەناوە بەمەوە لە هیچ وڵاتەکان نییە هەر کەسێک هەر هاوڵاتێک پۆلیسێک بەدوایەوە بێت چی ئەکات چی ناکات باش یەکەم مەرحەلەی ژیان کە دەست پێ ئەکات هەر منداڵی چاو بەدنیا هەڵەیەنێت لە ناو خێزانی خۆیەتی باش پەروەردەی ئەو خێزانە سەرەتا زۆر ئەساسە پاشتر قوتابخانەیە قوتابخانە لە سەرەتا
پەروەردە ئینجا فێرکردن ئەو مناڵەکە چێتە قوتابخانەیانە چێتە باخچەی ساوایان فێری ئەو بکرێن نیشتیمانی خۆش بێت ژینگەی خۆش بێت ئەو ژینگەی کە لەسەرێتی هەر بامان شێوە بە کەسانی دروست نەبووە کەسانێک قوربانی لە پێناوەداوە کەسانێک مانوو بووە شەون و خۆنی دیارە چۆش شەهیدی لە پێناوەداوە پاش ئەوە مزگەوت هەیە پاش قوتابخانە مزگەوت هەیە هەمومان کە لە وڵاتێمە لە وڵاتەکان زۆربەی زۆری مسلمانە سەردانی مزگەوتەکانەکان بە ڕۆژان جمعە پێویستە ینی هوشیارکردنەوەی هاوڵاتی لە مزگەوتیشەوە هەبێت تەنها بۆ نیە تۆ دانیشی باسی دینی بۆ بکەی باسی ژینگەی بۆ باسی وڵاتی بۆ بکەی ئەمانە بەشێکن لە شتەکان کە ئێمە بێت لەو مەرحەلانەوە دەست پێ بکەین نەک سەرەتا یەکەم پرسیارمان ئاسای حکوومەت باشە دەستخۆش عفوم با پرسیارەکە ئێستا پرسیارەکەی حکوومەتە لێ یەکەمەوە بەڵام گریمان با ئێمە خۆمان نەخەڵەتێنین واقعی ئەم وڵاتە ئەوەیە ئەوە دیوارەکانێتی ئەو وێنانە هینی دووسێ ڕۆژ پێش ئێستاە کەواتە نەقسەی مەلاکان وکو پێویستە خوا و نەقسەی مامۆساکان وکو پێویستە خوا و نەقسەی مامۆسانی زانکۆ وکو پێویستە خوا کەواتە ئەگەر ئەم قسانە وکو پێویست بی خواردایە حاڵی دیوارەکان وا نابوو ئێوە لەسەر لە دوای ئەموو ئەم شتانەوە خۆ ناکرێ بڵێ لەبەرەوەی کە من لە مناڵیەوە فێر نەکراوم دیوار نەنووسمیتر چیو لێ بکەین یعنی بێ لە کۆتاییە ئێوە ڕاستە قسەکەی جەنابە 100% ئەگەر پرۆسەی پەروەردە پرۆسێکی تەندروست بێ لە وڵاتە حاڵی زۆر دیاردەمان وان نابێت بەڵامی تر ئەوە واقعەکەیە ئەگەر لەو هەموو فلتەرە دەرچوو وەکو جەنابەت وتت لە هەمووی دەرچوو هەر فێر نەبوو یاسایەکەیە بە پێوی یاسایی ژراتی لەگەڵ ئاکرێت ئێستا و دیوارانە کە نووسراویانە و تەنکارانە و شۆفڵ و حەفارەوانە کە ڕکلامەکانی خۆیان نووسن لەسەر دیوار پارساڵ وەکو دیاردەیەک زۆر بوو هەولێرە لەسەر بڕیاری بەڕێز قایمقایم قەزای ناوەندی هەولێر بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی هەر شە شارەوانێکی شاری هەولێر هەروەها نوێنەری ژینگە پارک و باخچەکان بە ئامادەبوونی مەشکەوەکو جێتی تەنفیزی کۆبوونەوەک ئەنجامدرا بڕیاردرا کە هەندێک ئیجرعات هەیە دەست پێ بکرێت وە پارساڵ ئیجرعاتەکانمان دەست پێ کرد زیاتر لە چل لەو تەنکەر و ئالیاتانی کە ڕکلامەکانیان هەڵەواستن لە یان ئەنووسە لەسەر دیوارەکان ئیجرعاتیان لەگەڵا کرا غەرامەکران و ئەو شوێنانێشی کە ڕکلامیان لێ کرده بوو بانکرانەوێ لیژنێک پێکێنرا چکە ئێمە وەکو خۆمان ناتوانێت ئەمە حکوومەتەوە پارە وەربگرێت باش لیژنێک لە ساختەنکەرەکان پێکێنرا خۆیان ئەنجومەنیان هەیە بانکران بەسەر پەرشتیش سەرۆکایەتی شارەوانی بەڵام پارەکە لە لای خۆیان لای ئەنجومەنەکان هەمویان هێنران ئەو شوێنانێک کە ڕکلامیان ڕقم موبایلی تانکەرەکانە کە بانکری ئەمە تەلەفۆنیان بۆکەین هەمویان پێسبوو کرایەوە دیوارەکان بە کامل سبووخیان پێکرایەوە باش ئەمە ببوورەواڵم ئەمە هەر تاوێک بوو لەپڕ هات و نەما نانە ئەو دیاردە هەر هەبووە بەڵام پارساڵ زیاد باش ئێستا چۆنە لە یاسایەکتان گەڵاڵە کردو شتێکتان گەڵاڵە کردو نووسایەکتان گەڵاڵە کردو بۆی کاگەل لەسەر دیوارەکەی من نووسرا لەسەر دیوارەکەی مامۆسا نووسرا ینی شەڕەکە نەبێ بە شەڕی شخصی من تەلەفۆن کەم لەم زەحمە نەبێ وەرە ئەوە پسرەوە ئەویش هەر جواب بنایەتەوە لە نای سەرمە هەر نازانێت لەکوێی نووسیوە هەر پمپێکی بە 2000 کڕیوە دار و بەردیە نووسی ینی خۆتۆ ینی یاسایەکەیە کە منی هاوڵاتی تەلەفۆن بۆ پۆلیس بکەم بڵێم زەحمە نەبێ من لەسەر دیوارەکەی من ئەم تەنکەرە نووسیوێتی خۆ گرتنیان ئاسانە تەلەفۆنی بۆ کێڵی کاکە ئەوم بۆ بێن کە هاو مەفرەزەیەکی پۆلیس لەوێ بڵێ زەحمە نەبێەوە و دیوارە و نووسیۆ بیسرەوە ینی ئێوە خەتێکی گەرمتانەیە یان نووساوێکتان هەیە بۆی کە ئەم شەڕە لە کۆڵ هاوڵاتی بکەنەوە و چوزانم ینی ئێوە دەستبان ئێمە بین بە ڕوبەڕوون ئێوە ڕوبەڕواجێ خەڵک بەڵێ هەیە ئێمە پێی تایبەتی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر هەیە هەر هاوڵاتێک سکاڵایەک هەیە گەێنتەوە هەر بۆ پرسیارگە جەنابەت من ئەم بەیانە تەلەفۆنیان بۆ کردم تەلەفۆنم بە ڕێز قایمقامی هەولێر کرد ئێوش تەلەفۆنی بۆ من کرد ڕقمی ئەو ژمارە و هاوڵاتیان وەرگرت پەیوەندیم پێوە کرد پاشەوە ئیجرعاتیشم کرد و ئەو شوێنە ئەو کێشەیەکی هەبوو چارەسەرم کرد بەڵێ هەیە ئەو شتیانی ئەوە نییە کە تۆ ڕوبەڕووی ڕاستە خۆ خۆت بشیدە بنکەکان یان ببی بە واجهەی شتەکە ئاسایەتوان لە پێیجی قایمقامێتەوە باشە بە پەیوەندی ئەمە ڕێگەکە ئاسان کەم بۆ هاوڵاتیان گریمان ێستا دیوارەکەی من لی نووسراوە تەلەفۆن لە پێشا بۆ شورتە بکەم بۆ پۆلیس بکەم بڵێم زەحمە نەبێ من کێشەیەکی وامەیە لەسەر دیوارەکەم ساختەنکەرێک حەفارەیەک وەستایەکی سپلید وەستایەکی غەسالە لەسەر ئەم دیوارەمی نووسیوە تەلەفۆن بۆ ئێوە بکەم هێزەکانتان ئامادە بێ و تەلەفۆن بۆ کابراش بکەم ئیجرعاتەکە ڕوبەڕووی یەکتریەکەن هیچ پێویست ناکاتەوە پەیوەندی بە کابراوە بکەیت پەیوەندی بێمەوە بکە ئەگەریش بە پەیوەندیش نەبێتوانی سەردانی بنکەکانیشکەی بنکەی پۆلیس ئەگەر بتەوەکو سکاڵایەک بیجوڵێنی چووکە یاسای بە پێ ئەو یاسای بە ئیشی بێ بکرێت لە هەموو دادگاکانیش دەستخۆش من مامۆسای گەورە مامۆسا مەزەری خالقی وەک فۆرمێکی تازەی بەرنامەکەمان هەمیشە لە بەرنامەکانی ڕابردووشە هەمان شتمان کردووە کەسێکی نوخبەی لە کوردستانە ئەمانەیە ڕای هەبێ لەسەر ئەو دیاردانی کە ئێمە باسیەکەین بۆم بەرنمەیە مامۆسا مەزەری خالقی لوتفی نوانووە
مامۆساجیان سلااو لێ بێ جەنابەت هەم وەکو هونەرمەندێکی گەورەی کوردستان و هەم وەکو بەڕێوبەری ئەنستیتوتی کەلەپوری کوردی خۆشحاڵ بووم کە لوتفەنوان و بەشدار بووی لە بەردامەکەمانە من ئەمە یەک پرسیاری کورت و پوختە لێ بکەم و تۆ یەک وەڵامم بیتەوە حرمەتەن بۆ ئامادەبوونت ینی من ئەمە ئەوەت پێ بڵێ مامۆسا نەبوونی ئینتیمایە نەبوونی خۆشەویستیە بۆ وڵات و هیچ کەسێک باچی بۆ نیە ئەم ژینگەی وڵاتە چۆنچۆنی پیسەکات ینی ئەنوا و ئەشکال پیسکردنی ژینگەی وڵاتە هەیە چەند ساڵە ئێمە لەسەر میدیا و ڕاگەاندنەکانی کوردی لەسەرەوە قساکات تکایە کە چووی بۆ سەیران زەحمە نەبێ سفرەکە و کۆکەرۆبی خەزرفێک و بیبەرەوە هەر نەچوو بەگوێی هەندێک خەڵکان ئێستا ژینگەکە بە جۆرێکی تر پیسەکرێکە دەیان جۆری ژینگە پیسکردنیە وڵاتە ئێستا ژینگەکە هاتۆتەوەی دیاردیم جارەمانەوەی لەسەر پمپێکگرێ بەدەستەوە بەدلی خۆی لەسەر دیوار هەرچیەکی بوێ ئینووسێت یعنی ئەمە نەبوونی من حەز ناکەم جەنابەت بچیتە ناو سێکتەری حکومی و ئەوانەوە وەکو هونەرمەندێک وەکو بەڕێوبەری ئەنستیتوت و کەلەپوری کوردی قسەم بۆ بکەی ئایا نەبوونی ئینتیمای و نەبوونی خۆشەویستیە بۆ وڵات وە حاڵی دیوارەکانمان ئاوایە وەکەوەی کە بینیت لە ڕاستیدا ئەم پرسیارە تەنها بەرپرسی ناخاتە سەر ئەو خەڵقەی کە ئەحیانەن ڕکلامێک یاکو شتێکی تایبەت یاکو بە شێوەیەک خراپکاری لەسەر ئەو شوێنەوارانە ئەکەن یانێ بە نەزانستی تەبەن چەند شوێنی تریش ئەگرێتەوە یەکەمی ئەوەیە کە ئەبێ بزانێ قیمەتی ئەم شوێنەوارە بۆ خۆی بۆ نەتەوەکەی بۆ پێش لە خۆی یعنی چه قیمەتێکی هەیە ئەمە خۆی مۆزۆعێکە دووهەمیش بەڕاستی ئەبێت حکوومەتیش قوانینێکی هەبێت بەرامبەر بە ئەو کەسانی سە ممکنە شخص نەبێت ممکنە کۆنتراکتۆرێ بێت لەو شوێنە ئیشی کرد بێت و ببووی بە هۆی ئەوەی کە مەجموعەیەک خراپکاری لەو دۆروبەرە بەجێ بێڵێت یا دروست بکات یان دەیان مۆزۆعی تر هەیە تەنها شخص نییە بۆیە ئەبێ حکوومەتیش کە شارەزای قەزیەکەیە و ئەزانێت کە یونیسف قەدەغەی کردووە کە بە هیچ شێوێک ئەمانە نەبێتە هۆی هیچ شتێک نەبێت کە ببێ بە هۆی خراپی لە بینچوونی ئەم ئاسەوارە چونکو ئاسەوار کەوتت هی مرۆڤە ئاسەوارەکان شارسانیەتی مرۆڤ دەستنیشانەکات بۆیە لەم بابەتەوە بەڕاستی ئەبێ دیسانەوە حکوومەتیش هاوکار بێت و شاید لەبەرەوە ئێمە ئێستا حکوومەتی خۆمانمان هەیە و ئەو شتانش کە ئێستا باسیەکەین ئاسەوار معنەویات و سەروەتی ڕاستەوخۆی گەلەکەیە کابێ حکوومەت بیپارێزێت حکوومەت یانی لە دەرجەیەکە وەزارەت ڕۆشنبیری بەڕاستی ئەمە یەک دووهەمیش تابان ئەبێت هۆشیاری بدرێت بە خەڵکانی تریش من زۆر جار سەبارەت بە مۆزوعانە چه بە خصوصی چه لە مێدیاکانە باسم کردووە یا باس کراوە ئەمە ئەبێت بەردەوام ئەم مۆزوعە هەبێت چونکو ئێمە وەکو کورد بە هەر شێوەیەک خاوەندداری وڵاتەکەمان شارەکەمان بەدەست نەبووە لە مێژینێکی دووری هەیە لەبەرەوە کە بەدەست خۆمان نەبووە تابعاً لێ دوور کەوتوونێتەوە و ئەو هەستە وابەستگی و کە هی خۆمە و ئەبێ بیپارێزم و ئەمە هی شاری منە و ئەمانە کەم ڕەنگ بووە ئەم بەشە ڕاستەخۆ کەوێتە ئەستۆی مێدیا کە مێدیاکان خەڵک هۆشیار بکەنەوە کە بە تایبەت لە ئەم کاتا کە ئێمە کار بۆ حکوومەتی کوردیمان ئەەکەین و ئەم حکوومەتە کوردیش ئەبێ ناسنامەیەکی هەبێت
ئەمانە ناسنامەی شارەکەیە ناسنامەی ملەتەکەیە مێژوویە بەڕای من هەم حکوومەت و هەم میدیاکان ئەرکی سەرشانیانە ئەرکی کیارە گۆرەیە کە بتوانن ئەم مەسئلەیە لەناو کۆمەلگا ریسایکلیکەن و بەردەوام ببێت نەبێ بەوە مەسەلەوە من مانگی لەوە بەر حەومانگ لەوە بەر شتێکم وت ئەمانە وەکو پەروەردەیە چۆن پەروەردە ئەبێت دائم لە جەرەیان نابێت کە نەسلەکان جیلەکان پەروەردە بکات ئەمەش عینی ئەوەیە لەگەڵ هەر جیلێکە تو ئەبێت ڕکلامی خۆدا ئەبێت ئەبێت پۆلیسی و سیاسەتی خۆتە ئەبێت کە ئەو جیلە پەروەردە بکەیت ئەمەش یەکێ لەوانەیە بەڕاستی. ئۆکێ دەستخۆش مامۆساجان زۆر سوپاس گەورەی و لوتفێنەوان هیوادارم قسەکانت بکە. دکتۆر جان لەو دیوەی کە هاوڕانە بووی لەگەڵ بانوشتم بیر ناچێتەوە چی بوو؟ ئەوەی کە هاوڕانە بووم ئەمە بەڕێزانە باسییان کرد کە مەسلەی علاقەی بە سیستەمی پەروەردەیە و علاقەی بە ژینگەی کۆمەڵایەتی ئەو خەڵکەدا هەیە. یان یەک لە کێشەکانی کامە بەردەوام دووچاری دەبینەوە ئەگەر ورد بیەوە لەو وێنانەی کە گیرایە لە قەرەی ئیتالیشتی وا نابینی لەو شوێنە ڕاقیەکانی کە یان خود لە پێش هۆتێلی دیڤانشتی ها نابینی لەبەرچی لە ڕووی سایکۆلۆژی و باسی مەسلەیەک دەکرێت و عادەتەن لە ئەمریکا ئەو توێژنەوە کرابوو هەستیان بەوە کردبینیان ئەو کەسانێک کە لە مەلعەبە کە دێنەوە دەرێ خەڵکی ئاساین و خەڵکی ڕەنگە زۆر خیندەواریش بن و لە ئاستەکی ڕۆشنبیری باشش دابن بەڵام کاتێک کە دەبینی هەموو خەڵکەکە دەبەفڕێتدا توش دەکات وەک ئەو دەکاتەوە ئەوەندەی هاتن خەڵکیان هۆشیار کردەوەی کە بەڕێزانە باسییان کرد هیچ نەتیجەی نەبوو هەتا پاشان کە توێژنەوەکان دەی وردبوونەوە بینیان کێشەکە لە هۆشیارکردنەوە نییە کێشەکە لە بوونی ژینگەیەکی گونجاوە بۆ تێکدان یعنی مەسەن نمونە ئەگەر تو بە شوێنێکدا بڕۆی شوێنەکە پاک بی و هیچ عیبی نەبی جامەکان هەمووی تەواو بیت ناچی بەردێک لە جامەک بدەی شکابی هەرزەکارە گوۆناکە بەڵام ئەگە بچی بینی 50 جامی شکایە دوو شکایە سێ شکایە تۆژەبیشێنی دەڵێ شتەکە ئاساییە ڕاستە دکتۆر چارەسەر چییە؟ ینی چارەسەر ئەگەر ئێستا حکوومەت وولانی پەیوەندیدار خۆشبەختانە بینەری ئەم بەرنامەیەن ینی ئەگەر ڕێگە چارەیە کە بێ ڕێگە چارەیە ئاسان ڕێگە چارە ئاسانەکە ئەوەیە تۆ ئەو دیاردەنێرێنیی بیکەی ئەرێنی ئەویش بەدانانی شوێنێکی گونجاو بۆ ئەو کاری کە بکە مەسن کەسێک کە حەز لە کاری هونەری دەکات لەسەر لە مەسەن لە لەندەن ئەم لەوێ ژیایمە بینیوە لە نێزیک بیگبێن یعنی نێزیک لەندەن ئایۆئانە بژێر پردەکە مەجموعە کەسێک ئازادن لە خۆیان نەخشە بکەن و ڕسم بکەن ئەو شوێنەی خۆیتەن حتا کەسەکە هونەرمەندیش نەبی لە خۆی خەت دەکات ئەو حەزەی هەیتی ئەو شتێک کە لە ژۆرەتی دەری دەبڕی ئەو شتێکی عجیب دەکە ڕسمی هێزکەیەک دەکە ئەسقانێک دەکە ڕسمی گوڵێک دەکە ڕسمی شتێکی عجیب دەکە بەڵام دەری دەبڕی پاش ماوەیەشتر یەکەش دی ڕسمێشتر لەسەر دەکە ئەو جاگە سیر کە دەبین ڕسم لەسەر ڕسم کرایە بەڵام ئەو مەساحەیە ئازادی ئەوانە و لە معلوماتت خەڵک دێ ڕسم دەگەن دەگرن مەسەن ئەوانەیە کە دێن لە بۆ سیاحەوشتیوها دێن ڕسم دەگرن درێمە لەو شوێنەی بن وەک ئەوەیە کە هەندێک وڵاتەکان قوفل لە دسرەکاندا لە هەندێک وڵاتە هەندێک شتی جیاواز دەکەن لەوێ ئەو مەساحەیە کەسەکە حەزەکی خۆی دەردەینی درێ من ئەو وێنەیە دەکەم کەواتە گۆڕانی ئەو حاڵەتە لە نێرێنی بۆ ئەرێنی ئاسانە پرۆسێکی ئاسانە و باسی پەروەردەوە ناکەم سکۆ پرۆسێکی درێژخایەنە ڕاستە بەڵام گۆڕینی بەو سویچی شوێنێکی دیاریکراوە بێ ئەو کەسێک کە حەز بکات چکە ئەوە باسیەوە ناکەن ئەوە بزنس دەکەوت چکۆ بابەتێکی درە و پرسێکی ترە ئەوەی کە حەزێکی خۆی تێبێ دەری ببڕی لێلاخان قورسەیە ئاسانە ڕاستی دوو لانی هەیە لاانە قورسەکە دەبێت باسکەین لەوەی کە ئێمە زۆرینەی کە دەیبینین ئەگەر مەزالیش نەبار حەزم دەکرد داخلێ شتم کردبا ئێمە زۆرینەوەی دەبینین کە خەڵکە دەیەوێت بزنسەکە بکە ئەوەن دەست ئارتمان نبینین لەو ڕسمانەی کە پیشانەدا ئەوە کێشەکەی ئێمە لێرە خەڵکەکە معناتێکی هەیە ڕەنگە فەرقە فکرەکە ئەوە بێت لە لەندەن کە جەنابەت باسیەکەی ئارتەکە زۆرتر ڕەنگە هەموو لەندەن بگەڕی بە شوێنێکەوە ڕقەمی حەفارێگە ئەوەی باز نەبوو بابەتێکی جیاوە ئێمە و ڕسمانی کە بینیمانە لەسەروانە قسە دەکەین ئەوەیە کە خەڵکەکە زۆرینەی بە شێوەیە پانای بردوتەوەی کە مشتری بۆ خۆی پیاکە خەڵک بۆ خۆی پیاکە کە ئیشەکەی بەڕێ بکە ئەوە لایەنێکیانە کە ناژبێ حەقی ئەوان بخۆین ئەوانە لە ناچاریە ئەو هەڵیان قۆستۆتەوە ئەو هەلە بێ سەرپەرشتە بێ کۆنتترۆڵە کە ئاسانترین ڕێگای ڕێکلامکردنە بۆ ئەوان ئایا ئەگەر ئێمە بین مەسەڵەن لە ڕێگای حکوومەتەوە یاسایەک دانرێ بۆ ئەوانە کۆنتترۆلی ئەوە بکرێ یاخود سزادانێ ئالتەرنەتیڤی ئەوەیان چیان بۆ دەکرێت کە ئەوانش بتوانن وەکو هەر خەڵکێکی تر لە ئاسێکنزمدا ئەو ڕێکلامیان بۆ بکرێت چیە؟ ئەوە هەندێکە لەو لەزگانی کە دەستمان بەسەرا کردووە دیوار و بە درگای ماڵان و تەنکەری پاکردنەوە و
بیر و زێرە ئەمە اینجا خۆ ئەمە ئەو هەڵواسی بەشێکەوە ئەمە بەشێکەوە جا خۆ لێ لافخانە ئەمە هەڵواز لێ بە ساڵێک شارانی لی ناکات منیش ئەوە ئەڵم باشە ینی ئەمانە بەڕاستی ینی ئەم هەموو پمپ و ئەمە و پمپانەیەکە ئەو بەشێکیان کە دەستمان بەسراگرتووە نەفرانێکە ئیجراتیان لەگەڵا کراوە بەڵام ێستا لە سەبارەت بەو کارتانێک کە دروستکراوەکو لەزگە ئێمە وەکو قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر سولی ئاگدارکردنەوەمان بۆ چاپەمەنیەکانی هەولێر نردووە ئاگدارمان کردوونەوە کە ئیجراتی یاساییان لەگەڵاکری ئەگەر بە شێوازی لەزگە دروستیکەن ئەگە بە شێوازێکی کارتێکی ئاسایی بێت لەزگە نەبێت تۆ کارتێکی خۆتەی بە فڵان بەفەن وەکو هەموو کەسێکی ئاسایی ئەمە فەرمانیشە ئەمە ئەو بڕیارە ئەگەر جێبەجێ نەکرێت ئیجراتی لەگەڵاکرێت ئەمە مخالفەیە ئەو مخالفەیە بەڵێ ئەو لەسەر بڕیاری بەڕێز قام باشە گوێتان لێ گیرێ گوێشمان لێ نەگیری ئەگەر جارێکە دوو جار تۆ ئاگدار کردەوە دوای ڕوانی دادگای تیمتان هەیە با بەسەر ئەو شوێنانەی کاگەل لەزگە بڵێ بەڵێ وەکو پۆلیسی شارەوانی بەدواچوون بۆ ئاگدارکردنەوەی چاپخانەکانەکەین ئەگەر جێبەجێ نەکرا یان ئەگەر زانیمە کەسێک سەرپێکی ئەوانەکە بە ڕاستەخۆ ینی هەر شتێک کە تەبع کرا لەزگە بێت ڕێگەوانێک ئێسم بابەتەکەی ئمە باسیکەن لەسەر ڕێکلامەکە و بەزن لەزگە بێت قوبوڵ ناکرێت بە هەموو شێوەیە پێچوانی یاسای و ئیجراتی یاسای لەگەڵ لای خۆ یاساکان ئەیبیانە لێ ببورم کێشەکەوەی ئایا غەرامەکەی چێت جێبەجێکرێت مەسەڵەن ئێمە ئەو بەڕێزە و تێمە وێبسایتێکمان هەیە کە خەڵک دەتوانێت سەردانکە ئەگەر بێتە سەر داتای ئەوەی کە خەڵک سمارتفۆن مۆبایلی زیرەک بەکاربێن لە عێراق سەدا چلە بەپێی ئەو شتانی کە ئەو راپۆرتانی خوێن بە ینی سەدا چلی خەڵک دەتوانێت بتوانێت و لە وێبسایتەکە ئایا مەسەڵەن چۆن ئێمە فریاگوزاریمان هەیە ئەو بڵین ئەو خۆتلاینانی کەمانە خەتی گەرم ئەتوانین تەلەفۆن کەین یەکسەر بە فریامان ئایا شتێک دەکرێت بۆ پاراستنی ژینگە لەگەڵەوە کە خەڵک ناتوانێت پێویست ناکە ڕێزانوتی ئێمە غرامەکەی چەنە ئێمە دوو شێوازی یا غەرامەمانەیە کە ڕاستەخۆ قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر بەپێ یاسا لە 1 میلیۆن تاوەکو 5 میلیۆنە لە میلیۆنە کەمتر نییە و لە 5 میلیۆن دیناری زیاتر نییە باشە ڕێگەی دوو هەمیان ڕوانەکردنی بۆ دادگای و کردنەوەی کەیسەکە لەسەری یا ئەمیانە ئەبێ چووکە ناکرێت هەردووی جاتی لەگەڵ حاڵەتان هەیە کەیستان هەیە لە دادگا لەسەر ژینگە لەسەر ئەم دیاردەی لەسەر ئەوانە غەرامەمان هەبووە بەڵێ هەشمان بۆ کە دووبارە بۆ تۆ ڕوانی دادگامان کردو دەستخۆش من مۆبایلەکەم ئێستا بیرم کەوتەوە کاک فەرمانەگەر مۆبایلێکم بۆ بینچکە مۆبایلەکەم وحدەیتیانە ئەمێ تەلەفۆن بۆ یەک دوو ڕەن لەم ڕقەمانە بکەم ینی بزانم لە چەند شوێن ئەم شتانیان نووسیوە ینی سەری ئەم دیوارەکە ینی ڕێگۆک و دیوارەکەی لەندەنە بەڵام بە شکڵێکی خراپتر لەسەرەوە تاقانە نووسراوە لە ژێر و نووسراوە 1950 نازام 1970 ئەوە لە ژێرتریا WC نووسراوە لەسەرەوە 144 هەیە ئەگەدار بە ئەوە هەندە جار لە بۆ مەسەری تۆڵە بەکاردێت یعنی مەسەرەن جاروێ دەنووسی من کچێکم ئەوە ڕقەمەکەم ڕقەمی کچێک دەستکەوتی و بڵاوی دەکاتەوە یعنی بەستەن هاوانەیە کەسەکە تعبیل لە خۆی دەکەین ینی دیاردەکە قورسترە لەوەی کە تۆ بیر دەکەیتەوە چکە جاروێم حتا مەسەن ئێستا بیرەوەی بکەوە بزانین سزا هەیە و بزان دەرێ خەڵکە زۆر ئاسای بچی ڕقم تەلەفۆن تەنکەرەکە سە دیوار بنووسێت تەلەفۆنێکی خۆنا لەسەر دیوار بینیوە دەرێت تەنکەرتی وەرە لام دو دەرێ من نەمنووسێت و بەڵگە چێکە و نووسیان نەی با تەلەفۆن بۆ ئەم ژمارە بکەم بزانم لەسەر چەند دیوار ئەم شتەی نووسیوە 36 سەری لە لافخان سەری ئەو دیوارەکە چی بەسەر هاتوو یعنی لەلایە ئەوە هەر باشی بەڕێزەکەم قوربانە بم وەڵاهی لەسەر بینێک لەسەر دیوارێک نووسیوتە لە حیمچی سەفەری لە حی مشتەکەن جەنابتان چاوەکەم وەڵای یەک پرسیارمێ بەر لەوەی کە ئیشەکەمە پێ بڵێم یعنی لەسەر چەند دیوار ئەم شتتان نووسیوە ئێوە چواردە ساڵە ئەی لەسەر چەند دیوار ئەم شتە نووسیوە ئێستا ئێمە دیوار پردێکمان لایەوە بزانم بەخوا 5 بە 5 بێەوەی کە نووسیوتە لەسەری هەر زۆر بە گەورەی نووسیوتە لە حیمچی سەفەری و ژمارەکە نووسیوە مەبەستم لەوەیە جان بەخوا بزانم ئەوەیە بەڵام لەسەر ئەوەی کە ئەم شتانە ئەنووسی با من خۆ من لێ ئاشکرا کە من دەروونم دەروونجێژن لە بەرنامەیە لەناو بەرنامەکەمەوە تەلەفۆن بۆ جەنابتەکەم ینی قوربانە بمسپاس دەکەم من ئەمێ ئەوەت پێ بڵێم جەنابتان ینی لەسەر ئەم دیاردەیە قساکەین ینی ئەم هەموو دیوارەتان نووسیوە ئایا کەس لێوە ئەپرسێتەوە تا ئێستا بەرپرسێک پۆلیسێک شتێک تەلەفۆنی بۆیەوە کردو بڵێ ئام شتەی ئێوەی نووسن قەدەغا ئەوە قەدیمە باشە ئەمانەتان بۆ نەسڕیوەتەوە ئەمانی کە نووسیوتانە بۆ نەتان سڕیوەتەوە
ینی غرامە کراوی جەنابە چەند باشە بە ساقە باشە بە ساقە و بم دەستی خۆش بێ و تێنەگەیشتم وتە چی؟ دەستەکانێ خۆش بێت دەستەکانێ خۆش بێ و خوارزقێ بایشەڵە قوربانی دڵە قوربانە بم قوربانە بم کاک زمناکوچیان خوا بۆ ئێمەیە ئەم بەڕێزە غرامەشیە و ڕقەمەکەشی ماوە ئەمە دوێنێ و پێری ئەم ڕسمانەمان گرتووە ئەنجاوە کاک دەنەوە لەوانەیە لە 20 شوێنەوە ڕکلامی بۆ خۆی نووسی بێت ئێ باشە ئەوەی کە ئێمە پارەکەتان وەرگرتووە بۆچی مەسەلە ئێمە پارەمان وەرنەگرت ئەزانم حکوومەت پاری وەرگرتووە تۆ حکوومەتی وەری نەگرتووە منوتم ئەنجومەنێکیان پێکێناوە ئەنجوانان لە ساختەنکەر و گەڵابەکانە باش هەدەفەکە ئەوە نیە هەدەفەکە ئەم دیوارە پابێتەوە لێ هەدەفەکە ئەو دیوارێ پارەکە وەرگیرا دیوارەکەش پانە بۆتەوە ئایا لەسەر چەند دیواریکە ئەو هەڕکلامی من حەزەکەم ئەو کاتێک تۆش هاوڕابی لەگەڵ ئێمە تۆش سکاڵا دەبێ ینی تۆش بە هەچ کەسی و پاری وەرگرتووە حکوومەتە هەچ کەسێک و پاری وەرگرتووە ینی پارەکەش وەرگیراوە و دیوارەکەش ڕووک خۆی کاک دەروون پێڵم لەوانێ لە 20 دیوار ئەوەی نووسیبێ ئەو شوێنێک کە بۆ تەلەفۆنی بۆ کراوە لەوانێ لە زۆربەی ڕەش کرابێتەوە لەوانێ ئەوەی لە بیر چوو بەیانەوە کە ئێمە پێمان نەزانی بە خۆشەر تەنهاونی لە یەک شوێن ڕکلامی کردبێت منۆکو ڕۆژنامە نووسێگەمە ئەماڵم ینی دوو لە کوردستان 24ش ئەگەر من یاسایەکەم پێ بێ بڕوان پێ بکە لە ماوەی یەک مانگە دیوار هەرچی دیوارە پاچێکم و ئەگەر یاسان پێ بێ و هێزم پێ بێ و ئابتوانم پارە لە خەڵک بسەرم و خەڵک و قوبە بم وەنیە دکتۆر یعنی ئێستا کێشەکە لەوایە نەگەوە ینی من ڕوبەڕووی جەنابتی ناکەم و تۆ پۆستێکت هەیە و لەش و بەدەنە ساغ بێ پێش بەرنامەکەژوتم چەند خۆشارچی پۆلیساوە جسمی ڕێک و ئەوە بێت ئیشەکەی خۆتان بە مەزبوطیەکەن بەڵام کێشەکە لەوایە ڕەنگە سەر و ئێوە دیسانەوە گەندەڵی تێکەوت بێ مەسەلەن لێلافخان ئێستا خەڵکێکی زۆر بۆی نووسیوم مەسەلەن چوزانە من تووشی ڕووداوی هاتوو چۆ بم دیوارێک هین دارێک گەشتێن پارەی دارەکەشم لێ وەرەگرن سەدان داریشەیە کە نەڕوێنراوەتەوە ڕاستە ینی پارەکەشم لێ وەرەگرن دارەکەش ناڕوێنەوە لە کاتێکە ینی هەدەفی ئەوە هەدەفی حکوومەت بەحساب ئەوەیە کە من جەزا بم و ئەو دارە زیینوکەنەوە بەڵام دارەکەش ناڕوێنەوە پارەکەش لێوەرەکەن من حەزمە کرد ئەو شتە هەم ئاماژەی پێ بکەم هەمیش پرسیار لەو بەڕێزە بکەیت ئەمە ئەبێ هەردوو لانی سەرکەین لانی چەوەی کە ئەو بەڕێزە بۆچی هەنای بردۆتە بەرەوە ئایا کە مەسەن غەڕامی کرا و ڕێگاکەی پێخەفات کرا ئالتەرنەتیڤی ئەوە چێ چکە حەقی خۆیەتی ئەویشکو هەر کەسێکی باسی بەدیلی کرد باسی بەدیلی کروتی من بە ئەشعەیەکی 50 سانتیمە 50 سانتیمی کە ئیش بۆ ماڵێکەکەم ئیزنی لێوەرەگرم مەڵم لەسەر دیوارەکە ئەوە بنووسم یعنی هەرێکە من ئەوەی بزانم کە هەر تابلۆیەک لەسەر هەر بینایەک بێ ئەبێ باجودا بە حکوومەت ئەوە لەوانەیە بەڕێسان باشتر لەوە بزانن لەوانەیە بەیانی حکوومەت بەوەش بزانێ بچێ ئەوەش قەدەکە ئەوە حەلێکی مطلق نییە کۆتایی پێ نایەتن حەلێکی تری هەبێتن کەمان بتوانن ئەمە کێشەی چێمە نەخوسەوە حل نابێن بە حکوومەت حل نابێ لەوان ئێمە ناتوانین لەسەر ناوی حکوومەت قسە بکەین ناشتوانین وەکو چالاکوانێ زۆر ئاسانە ئێمە تەنیەتی لەسەر ئێمە لەسەر بەرنامەکەمان ئازاد بێن چۆن ئەوەی کە یاسایەک دانراوە بۆەوەی کە دارەکە مەسەڵەن با نەچێندرێتیانەوەشێک بەڵام بەرامبەرەوە یاس سزایەکەی با سزایەکیش بۆ ئەوە هەبێ بەرامبەر سزایەکەش ئاکشن وەرگیرە یعنی جێبەجێ بکرێتن بە دوواداچوونی شە بێت نەگەوە تا ئێسامە من بە سوودفە لەناو هەموو ڕقەمە تەلەفۆنم بۆ ڕقەمە کرد کابرا 300 غرامەش یاوە و دیوارەکە شەر بەڕشی ماوەتەوە و خوازانێ و 300 چۆتە تەنگەی جیرفانی چێەوە ڕاستە ئێمە چۆن ترسی ئەوەمان هەیە کە لە 65 لاماندا ئەزانین چۆن ئەو ترسەش دروستکەین چۆن بتوانین ئەوە بەرامبەری بڵین ئەو پیسکردنی ژنگە خەڵک لەوەش ترسێکی بۆ دروست بێ من پێم وایە تا ئێستاوەی کە ئێمە بە دوواداچوومان بۆم بەرنمەیەک ڕاستان هەندێک خەڵک هەر گاڵتەشی لیاو کە بەرنامە لەسەر شتیوە هەستەکەم نەکترس نیە خەڵک حسابی بۆ ناکە هەتا ئێستا یعنی ئەوەی کە ئەیبینم ئەوەی کە ئەیبینم و ئێمەم هەفتەیە بە دوواداچوومان بۆم بەرنمەیە کردووە نەکترس نیە خەڵک حسابیشی بۆ ناکە یعنی چوزانم ئێستا دەردی کاکزم ناکۆتی خۆ حکوومەت لە هیچ وڵاتەکان نییە لە پشتێر کەسێکەوە پۆلیسەکە بێت بەڵام ناشکری ئەم بەرەڵاییە هەبێ من بەیانی پەم پێ بکرم لە بازار و بەدلی خۆم چۆن پێی بنووسم یعنی ئەگەر ئێمە بیرمان بێت تۆزێک شتەکە بیبێنەوە ناو شۆڕژیانی ئەم دیاردەیە وەختی خۆی ینی تەنزیماتی ناوشاری حیزبە کوردیەکان حکوومەتی بە عەز بە و ینی ئەو شۆڕشە گەورەیە ئەو هەموو خەڵک گەنجە خوێنگەرمە ئەو هەموو خەڵکە بەتوانایە زۆر بە قورسیە گەشتنەوەی کە دیوارێک بنووسن هۆکار چی بوو هۆکارەوە بوو کە
زەبر و زەنگێکە بۆ ئێمە باسی نەکە ناکەین باسیەوە باسی- ناکەین حکومەتی باسی فاشیست ناکەین بەڵام باسی ئەو خوێنگەرمی ئەو هەموو گەنجە کووردە تەنزیماکەین کە تا دیواری چێنووسی زۆری پێچ حکومەت توانی بۆ ئەم شتە کۆنتترۆل کاتیانی بۆ خۆی ڕاستە یعنی ئێستا بۆ کۆنتترۆلکردنی سەقەتەیان با زۆر دوور نەڕۆین ئێمە گەر بمانێ ئەوەش کۆنتترۆلکەین دەبێت بە هەمان شێوە کارباش کۆنتترۆلکەین ئەوەش کارباکەش ئاسانەکە ئێمە ئەو کاتی ئەو شوێنانی کاتە نەکرێتە کارتەکە کە خەڵک بەجددی لە گیرفانیەوە پارە سەرف پێ ناتوانێت ئەوە نییە تۆ بڵێ هەر وڵاتێک هەمووی وا بووە کە مەسەلاً خەڵکەکە دەیت نابێت کاربا سەرفکە نابێت ئەو هەتا کراوەتە ئەوەی کە بەڕاستی باجەکەی قڕز بووە ئەوەش ئاینەن شێوە وا لێ بکرێ و لە هەمان کاتیش ئەو بەڕێزە کە ئاماژەی پێکرد ئێمە بتوانین ڕێگایەکمان هەبێت پەیوەندی بکەین من وەکو چالاکوانێک دەبینم کەسێکی تر ئەو بەڕێزە ماڵەکانی خۆی وا پەروەردە کرد شتێکی وا بینن پەیوەندی بە چێ بکەم چێ ئاکشن باش هەڵدەگرێت کاکزناکو ئێستا ئاسانترین ڕێگە بۆی کە چکەوە پرسیاری دڵنیام پرسیاری زۆر لە خەڵکە بێت ئاسانترین ڕێگە هەولێر و سلەیمانی تقریبان هەماهەنگن بۆم دیاردانە بۆم شتانیان ڕەبت و زەبت نییە لە بینتانە وڵی ئەوە کە تایبەتە قایمقامەتی قەزای ناوەندیە تایبەتە بە ناوشاری هەولێر ئەوان چ میکانیزمیکانی یاساگار هەمانی یاسایە بەڵام پەرچەکەدارەکانی قایمقامەتی ئەوان چۆنە نازانم ئێمەوە تا حکوومەتمان هێناوە چالاکوانی مەدەنیمان هێناوە مامۆسای زانکۆ مامۆسایکی دەرونیمان هێناوە دەرووناسێکمان هێناوە یانی تر بەڵام لە کۆتاییە ئەم دیوارە وەکو کاکزم ناکوتی خۆ پۆلیسێکیش ناتوانێت دیوار بە دیواری ئەم شارە بگەڕێ خۆ لە واقع ئەبێ وا بکەن بەڵام کە ناکرێ و یەک دنیا کەیس و یەک دنیا گرفت و کێشەی تر لە کوردستانە هەیە هەر کامێکمان لێ ئێمە ئەتوانین خۆمان پۆلیس بین بۆ دیواری ماڵەکەی خۆمان و چواردەورمان یعنی کاتێک کە حاڵەتێکی وا بینین ئەو ژمارانی کە ئێستا ئەینووسین چوزانم لەسەر دیوارەکە وەستای سپلیت نووسراوە تاقانەکەم نووسراوە نازانم ئەو شتانی کە ئیتر باوەنە دووباری نەکەینەوە پەیوەندی بەو ژمارانەوە بکەن بۆی کە لایانی پەیوەندیدار قەڵاچووی ئەو خەڵکانە بکە کە ئەو ژینگەیەمان لێ پیسەکەن مامۆساتۆ دەمێکە بێدەنگی هەنگاوی یەکەم وتە گۆڕینی ئەو حاڵەتە نەرێنە و حاڵەتێکی بەڵام ئەوەی کەوتمان لە کوردستانە حاڵەتەکان ئەوە لەو هەموو ڕسمە یعنی لەو هەموو کاپچەی کە کردومانە و زیاتریش و لەو ڤیددیوانی کە بینیمان وێنەی ئارتیتیانە بوو بۆ ناشکرێت دیوارێک دانری بڵێ وەڵام دیوارە بۆ نووسینی ژمارە حەفار و تەنکە ئەوەن باسی دوو بەسەر بکەن مەسەلەی ئەوانەی کە تینێجرکیان خودت هەرزەکارە کارێک دەکا یا خودت کەسێکە لە خۆشتێک دەنووسیان نەخشێک دەکا ئەوە چارەسەرە معقولەکەی لە چکات و ناتوانانی محاسبەی منداڵێکی هەرزەکار بکەیت کە خوار هەرزە ساڵ بێت لەسەر دیوار نووسی چکە یاسایەک نەبیگرێت تۆ دیوار نووسیە یاسایەک نەبیگری بیباتە ژۆرێ ئەوە حاڵەتێکی حاڵەتی دووەم ئەو بەڕێزانە کە مەسەلەن ناچارن دیعاە لە بۆ شتەکانی خۆیان بکەن مەسەن خۆ دەکە کابرا مانتۆڕێکی بچوکی پێەیە ڕەنگە داهاتەکەی 20,000 بی ناتوانانی بێت ڕیکلام بکە لە شوێنێکە ڕەنگە ئەو شارەزایش نەبێت لە فەیسبوکە بابەتەکەی خۆی بڵاوکاتەوە ئەمە لەگەڵ خاتون لاف قسەمان کرد گوتمان یەک لە حاڵەتەکان کە دەکرێت مەسەلەن پشتی پێ بەسترێ وەک چۆنەوەیە مەسەلەن لە ئەو سنتەرانی یاخود ئەو دەستگای شۆرتەوانەی کە ئەگە تونتیژی دژی ئافرەت شتێک بکرێت تەلەفۆنێک دەکرێت دەرێ فریامان کەون دەکرێت یەک ڕقم تەلەفۆن بە جیهانی یعنی ڕقمێک بەعام بڵاو بکرێتەوە کاکە ئەو ڕقەمە خزمەت گوزاریە مەسەن گە پێویست بەو شتە بۆ ڕقمێک داگرا ئەو ژمارە تەلەفۆنان دەدرێتێت کە علاقەی بەو ناحیەدا هەیە ئەگەر پێویست بەو خزمەت گوزاری ئەو ژمارە تەلەفۆنان دەدرێتێت کە ئەلتەرناتیڤاتەکانە کە دەتوانانی پەیوەندی پێوە بکەیت ئەوەک لە شێوازەکانە ببوورە کە دەتوانێت تۆ مەسەلەن حاڵەتەکەی بکەیە یاسای یاخود بە شەرعیکردنی ئەو کارەیە کە جەماعەت دەیکەن بەدیلەشتر هەیە بەدیلەکە ئەوەیە تۆ شوێنێکی دیاریکراو دابنین لە بۆ دیایانە مەسەلەن بریکاکەجن ئەو شوێنە فریە قەتعەیە کە شتێکە بە یاسایەکی دیاریکراوە توانین شتەکانی خۆدانە بەڵام باز لە کەسەکە نستی نەگەزانین داهاتەکەی کەمە بۆ نمونە و گەڕەکە تازانەی لە شاری هەولێر و سلەیمانی و شارە گەورەکانی کوردستان ئاکرێنەوە بۆ نمونە مەسەن لە سلەیمانی گەڕێکی برای مەحمەدەیە گەڕێکی ئەوە هەیەی و گەڕەکە تازانە عادەتەن پێویستیان بەو جۆرە وەستاوشتانەیە ئەکرێ مەسەلەن دیواربندێکی دروست کرێ بەڵام بە مەرجەکە چەندسان چکەت و خەڵکەکە زۆرە توانای مەسە بریکاکەجان تۆ مافەتەیە دیعایەکە دابنەی لە بەوای ماوەی 2 هەفتە پاشان لێ دەکرێت و کەسیشتر دیعادادنێ بە سیستەمەکرێک دەخێت جا لەگەر برێ مەرکە شوڕتەکەی شوێنەکەی تەنسیق بکەی لەگەر شارەوانەکەی تەنسیق دەکەی لەگە مختار تەنسیق دەکەی قطعەکان دیاریکراوە بە هەر کەسای لە شوێنی خۆی دادێنێ پاش ماوەیەشترێکەوە مەزمعشتر قطعە دابنێن هەم دیوارەکەت پیس نابی و هەمیش کەسەکە مافەکەی خۆی ئەوە دەکات ڕاستە کەسێکی ژەگەر وەستایەکی بێچێت بۆ خۆی لای وەستاکە خۆی باش بێ خۆی وەختی ناوبانک پیادەکە پێویست بۆی ناکە قطعە دابنێتەوە چونکە بازاری باش دەبماوەش بەڵام خراپی هەد 2,000 قطعە دایێتەوە کەس ناوێتەوە ئەوە لەوە باشترە تۆ
دیواری ئەگە بیرکەیتەوە قەتعەیەکی وا دروستکەی مەگەر تەکلفای بەسەرەن $1000 بی بەڵام ئەگەر تۆ هەموو ڕۆژێ بچیت سبوخ دیواران سبوخکەوە بنز سر پاکەوە خۆی $10,000-$12,000 زیاتر دەچێت ناکرێتەوە هەڵبەتە بە کوالیتیش پا ناکرێتەوە ینی من بەرنامەی پێشووترمان کرد لە ماوەی ڕابردووە لەسەر بانگەشێڵ بژاردن و ئەو هەموو لەزگە و پیسکردنی دیوارانە ینی لەزگا بوو ئێمە پاکەجمان لەسەر دروست کرد هینی انتخاباتی 4 ساڵ پێش ڕاست هەر بەو دیوارەوە هەرما بۆ بە جۆرێک لە جۆرەکان بەناشتین خۆی مەسەری انتخاباتەکەش هەتا ئەو تابلۆێنش ئەگەر شوێنێکی دیاریکراو هەبیت مەسەن ئەمریکاکەژن ئەوە شوێنەکەتە و خاصن لەگەڵ انتخاباتەکان سزایەکان زۆر زیاتر بکرێتەوە حزبەکە یاخود ئەو لایەنێک کە ئەو دیعایان دەکات 20,000 بیر دەکاتەوە پێشەوەی مخالفەیەکی وا بکە چکە بەڕاستی مەسەلی سزادان دەبی بەدیلێکی بۆ دابنێ بەڵام بەداخەوە لە کوردستانە بە حیزبە گەورەکانی کوردستان ئەوەندەی کەی بینین و ئێمە بەرنامەمان لەسەر کردووەمانە لە هەند ینی لە دوای پرۆسەی هەڵبژاردنەوە بە جۆرێک لە جۆرەکان هەر جێدەسیان هەڵبەتە حیزبە بچووکەکانیش بەڵامیتر حیزبی باڵا بەرپرسیاری یەکە من لەبەرەوەی کە جێدەسیان هەر بەم دیوار و دار و بەرد و دار و چوزانم ئەمود و ئەوانەوە هەر ئەمێنێت هیوادارین ینی کە ساوێنەکانم ماتە بەرچاو بۆیە ینی وا داڕشتم بۆ کرد چارەسەر و دوا قسە چێ چارەسەر کە باسی بکەین دو قسەم ناڵم بەجارە چارەسەرەکەی کە باسی بکەین ئەو شتێک ئاماژەمان پێدا ئەو برادەرەکە پەیوەندی پێوە کرد زۆر ئیجرعاتی کەش کراوە زیاتر ینی حساب کە پارساڵکە ئەو ئیجرعاتە کرا زیاد لە 10 میلیۆن غرامە وەرگیراوە لەوانە لایەن ئەنجومەنەکەیانەوە زۆر شوێنی هەولێر پاکرایەوە دیوارەکان سبوو کرا ینی ئەوەیە کە تۆ بڵێ ئەو نەفرە تەنها یەک ڕیکلامی ماوەڵوانەی 20 شوێنگای بێ خۆی نەزانێت کوێ نووسیوێت هەر بۆ خۆی سەلێ پرسە زۆربەی شوێنەکان نازانێت چۆن لەسەر نووسیوە ئەوێکی کە باسی تابلۆیەکرا دکتۆر باسی کرد کە شوێنەکە بێ دابنرێت ئەوە نازانم لە دەسەڵاتی منی سەرۆکایەتی شارەوانیتەوە چونکە ڕیکلام ئێستا بە دوو کۆمپانیای سەرەکی درا هەموو هەولێر ئەبێ لە ژێر چاودێری ئەوانە ڕیکلام بکەن باج و زەریبیا درراوە بە حکوومەت ئەوانش لە ڕێگەیوانە ئەتوانی ڕیکلامێ بکەیت باش لە ڕێهێڵێکی گەرمیش و ئەگە دابنێ فەرمانگەیەک بە یا کۆمپانیەکەش هەر دەسەڵاتی منێت دەسەڵاتی لایەنی پەیوەندیداری باش ئێمە ینی پلانەکانمان پیشانناوە ینی ئاسانترین ڕێگە ئەوەیە وەکۆی کە لەم بەرنمەیەوە بەرهەممان هێنا هێڵێکی گەرم دابندێ لە شارەکان ئەم هێڵە گەرمە تایبەت بێ بەوە بۆی کەم شەڕە لە کۆڵ شخص بکرێتەوە لە کۆڵ من بکرێتەوە لە کۆڵ لێلافان بکرێتەوە لە کۆڵ خەڵکی تر بکرێتەوە هیتە دەرەوە سیرەکەی شتێک نووسراوە تەلەفۆن کە بۆم هێڵە گەرمە زەحمە نەبێ فلان تەنکەر فلان شت ئەم شتەی نووسیوە ڕوبەڕووی بڕوان پێ بکە 15 کەس ڕوبەڕووی یاسا بکرێنەوە بە گەرمی ئیترەوە ئەو دیاردێش قەڵاچۆکرێ بەڵامیتر ئەوەیە هیوادارم دوای ئەم بەرنمەیە و لایەنی پەیوەندیدار هەر ئاخەڵ نەکێشن سەری ئەو دیوارە ئەو دیوارانەی کە پیشانمان ناوە لە سا دوی واقعی ئەم وڵاتەنیان ئەو کەمترینە هەندێک دیوار هەر ڕوومان ناتۆ تەسویری شتی وای لەسەر بەڕاست جان دو قسەت بە کورتی و تاڵ دو قسەم داوا لە هاوڵاتیان و خاوەن کارەکانەکەن ینی هاوکارمان بن لە هەموو شێوەکەیان چاوەڕانی وەرم تەنها پۆلیس یان حکوومەت چاودێریان کە ئیژاتیان کە خۆیان بە بەرپرسان بەرامبەر بە وڵاتە بۆ ژینگەیە بۆ شوێنێکە تیاژین ئەو کێشەمان لە کۆڵە بێتەوە ئێمە ژوگو جێتی تەنفیزی بۆ هەر کارێک هەر کاردانۆگی یاسایی لە خزمەتی هاوڵاتیان دەسەکانە خۆش بوون و منەتان زۆر بێ لێ لافان دو قسە پاراستنی ژینگەی کورسان ئەرکی هەموو لایەکە هی منای ئێوەیە ئەوە وەکو پەیامی ڕئیسیمان و ئەوەی تریش کە بتوانین ڕوبەڕووی ئەو کێشە بینەوە برادران چارزەرەکانیان باس کرد بەڵام حەزەکەم بۆ جەناب بیشتان شتێک بخەینە ڕوو کە ئێوەش بتوانن جوابێمە ڕۆڵی میدیا چییە لەو بابەتەوە ئێمە بەڕێزانوتی باسی کۆمپانیەکانی ڕکلامی کرد ئەو کۆمپانیانە تۆ دەزانی یەک دانە بیلبۆرد کە دەگری بۆ مانگێک من نامێ ناوی کۆمپانیەکە بێنم ئایا وەستایەک دەتوانێت بۆ یەک دانەی بچووک مانگی $500 بدا چێ کۆنتترۆلی ئەوە دەکا چێ کۆنتترۆلەکە کە ئێمەش بتوانین هاوکاری ئەو خەڵکە بکەین ئێمە دابەزوین ڕاستە ئەڵێن غەڵەتە ئاوای بەڵام ئەوانیش ڕێگە چارێک سەرێکیان دەبێ هەبێتن ئێمە هاوکار بین لە هەمان کاتیدا سپلیتی بەڕێز ڕەنگە لە مانگی کار $500 دەستکرێت ناتوانێت $500 ناکرێت بۆ یەک دانە یەک جادەی بچووک نازام سێ بە دووە شتێکی وایە ئەوە یەکیان ئێمە بۆ لە وڵاتەکانی تر کە دەبینین مەسەلەن ڕۆژنامە ئەوەندە هەلی گرنگی پێنادرێ ئێمە ڕۆژنامەکان هەیە ڕۆژانە خەڵک ئیشی تا دەدۆزێتەوە دەگەڕێ ئەو ئیشانێکە هەیە ئەوە بچووکترین شتا ئەو دەرمانخانانەی کە هێشگرن مەسەلەن ئەو هەفتەیە هەمووی هەیە ڕۆڵی میدیا چییە لەوە هاوکاریکردنی خەڵک تاکو بتوانانی بە شێوەیەکی باش تاکو بتوانێت ڕێز لە ژینگە و کوردستان بگرێتن بتوان هاوکارن بەوە دەسەکانە خۆش دکتۆر جان دو قسە ئەخۆی چارەسەر بێت چارەسەرەکە کارەکە هەمانجیە باسی ئەومان کرد کە کۆمپانیا ڕۆبحیە
بەڵام ئەمەوە بزانم کۆمپانیا توانی مساهمە بکە مەسەرەن لە 200 تابلۆ کە هیت لە شوێنەکان تابلۆیەک بکاتە کارێکی غێر ڕۆبحی خۆبەخشی لە شوێنێک دابنێ برێ ئەوە کاوکاری و بە سیستەمەک بەڕێوە ببردرێت ئەوەکەی تر کە علاقی بە بزنسدانێ بە علاقی بە حەز و ئارەزوی کەسەکاندا هەیە ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە ئەوە لە سیستەمی پەروەردە دەست پێ دەکات سیستەمی پەروەردە مەبەستم ئەوەیە هەر نمونەی بچووک لە وڵاتە ئەوروپیەکانیش هەندێک شار هەیە پیس هەندێک شار هەیە پاکە ڕۆژێک لە یەکم پرسی گوتنە بەرچی وایە گوتی مەسەلەکە شانازیکردنە بە شارەکەت وتی ئەوەی ئەو خەڵکی و شارن شانازی بە شوێنی خۆیان دەکەن لێ پاکڕایانگرتێ بەڵام شارەکەی کامل لی دەژیم شانازی بە شوێنەکەی ناکات لێ بلای ئاساییە هەستکردن بە شانازی خاڵێکی زۆر گرنگەکەەوە بکەیت کەسەکە هەست بکە ئەو وڵاتی ئەوە شارازی پێوە دەکات نەک بەس ئینتیمای بۆ هەبی سەری پێبەرز بکە برێ خەڵکی ئەو شارم چۆگەوەی دەری پاسپۆرتی عراقیمی هەست بە شەر مەزارێک بەڵام کە دەری پاسپۆرتێکی ئەمریکیان بریتانی هەیە بە شانازیەوە باز دەکەی باسی ئەو شانازیە دەکەن کە خەڵکەکە پێویستە هەیبێت تا بتوانی بەرگری لە شوێنی خۆی بکات دەسەکانە خۆش و زۆر زۆر سپاس منیش لە کۆتایی ئاڵێم هەر ئەوڵی بەرنمەکەش تۆزێ بە ئەدەبیات دەستمان پێکرد ینی منیش لە ئەو ینی لە کۆتایی بەرنمەکە ئاڵێم بن هەر دیوارێک لەم دیوارانە ئەگریت کە ئەنوا و ئەشکال قسەی ناشرین لەسەر نووسراوە بەدەر لەو لایەنە بزنسەکە ینی ئەم دیوارانەی کە نووسراوە کەرە نازانم نووسراوە هۆش نووسراوە ئەنوا و ئەشکال قسە کە هەر ڕنگ و ڕووی شاشەی نییە و ڕنگ و ڕووی باسکردنیە لە بن هەر دیوارێک لەم دیوارانە لە باشووری کوردستانە لەم ناوچانە ئەتوانم ئەگەر مبالەغە نەبێ خوێنی شەیدێکی پێوەیە سەروەختێک هەمومان هەموو ئەم وڵاتە هەموو تاکەکان و باو باپیری ئەمە هەولیاوەکە بە ئازادانە ئەم وڵاتە وڵاتێک بێک هەمومان شانازی پێوەکەن سەرباریەوەی کە زروفێکی سیاسی خراپێ سەرباریەوەی کە گەندەڵی لە وڵاتە هەیە بەڵام لە کۆتاییە ئەم دیوارانە زمانیان نییە ئەم دیوارانە شانازی ئێمن ئەم دیوارانە شارەکانی ئێمە دروست دەکەن ینی گەندەڵی بەرپرسێک با بە دیوارێک نەڕژین داخی دڵی خۆمان بۆ کچێک با بە دیوارێک نەڕژین ینی دیوارەکانمان با زۆر لەوە پیرۆستر سیرکەین کە بەداخەوە شەوانە میزی پیا بکەین هیوادارم لایانی بەرپرسیش هیوادارم حکوومەتیش جددیتر سەیری ئەم بابەتە بکات بۆی کە هاتی نەدەرەوە لە پایتەختی هەرێمی کوردستانە لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلەیمانی لە دوهۆک کە هاتی نەدەرەوە ڕنگوڕی ئەومان بێت سەری دیوارەکانمان بکەین هیوادارم شتێکمان کرد بێ زۆر سپاس بکەین